لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕاندا بڕیار لەسەر یەکخستن و هاوپەیمانێتی نێوان فراکسیۆنەکانی هەردوو لادرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان. بەمەشێکێتی و گۆڕان هەنگاوێکی تریان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان نا. بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان پێشوازی لە بڕیاری هاوپەیمانێتیەکە دەکەن و بۆچوونیان وایە مەنگاوە جگە لە گرنگیەکەی بۆ ڕەوشی ئێستا بەرەوپێشچوونێکی نوێ لە پەیوەندیەکانی یەکێتی و گۆڕاندا دێتە ئاراوە. زۆر دەستخۆشی لە هەردوو سەرکردایەتی هاوبەشەکە ئەەکەم بۆ بەخەمەوە هاتن و بەتەنگەوە هاتنیان بۆ جێبەجێکردنی خاڵەکانی ناو ئەو ڕێکەوتن نامەیە کە لە بینی گۆڕان و یەکێتیدا ئیمزا کرا لە ساڵێک و 2 مانگ بەر لە ئێستا. دیارە یەکخستنەوەی فراکسیۆنەکان بە بڕوای من جۆرێک لە ئومێدبەخشینە بە خەڵک تەمەنا ئەەکەم ئەم سەرکردایەتی کۆبوونەوەکانیان درێژە پێ بدەن و هەنگاوەکانیان خێراترکەن و بتوانن خواستەکانی خەڵقی هەرێمی کوردستان بە تایبەتی لە چارەسەری بژێوی خەڵک، لە چارەسەری ڕزگارکردنی خەڵک لە برسێتی و نەهامەتی و ناهەمواری و نەبوونەی ڕزگارکەن و بتوانن جارێکی کە ئومێد بە خەڵک ببەخشنەوە بۆ ژیان. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بۆ چونکە ئەگەر سری ئەو ڕێکەوتنی نێوانێکێتی و گۆڕام بکەی بەشێکی هەرە زۆری بە خەباتی پەرلەمانی دەکرێت. خەباتی پەرلەمانیش بە فراکسیۆنەکان دەکرێت. یەکخستنی فراکسیۆنەکان بەشێکی زۆری جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەیە. بۆیە کارێکی زۆر باشە و دەبێت پەلە بکرێت لەو ئیتیلافە. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە هەردوو فراکسیۆنەکە چەندین دانیشتنمان کردووە. بەشێکی زۆری کارەکانی یەکخستنی فراکسیۆنەکان و دروستکردنی ئیتیلافەکەمان تەواو کردووە. بەشێکی کەمی ماوە کە دەتوانم بڵم بە دانیشتنێک 2 دانیشتن دەتوانین بگەینە ئەوەی کە بگەینە نەتیجە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشوازی لە بڕیاری سەرکردایەتی هاوبەش دەکات بۆ یەکخستنی فراکسیۆنەکانی هەردوو لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێن ئەم بڕیارە سەرەتایەکی نوێ دەبێت بۆ کار و پرۆژەی هاوبەش لە نێوان هەردوو لادا. یەخستنەوەی فراکسیۆنەکان هەنگاوێکی جدیە بۆ جێبەجێکردنی و ڕێکەوتنامەکەی بینی ویزوتنەوەی گۆڕانی و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان هەنگاوی جدیمان بۆ ناوەوە چەندی کۆبوونەوە لەسەرەوەکراوە لیژنەیەکی مستەقەریش پێکاتبوو بۆ یەخستنەوەی هەردوو فراکسیۆنەکە و کارمان لەسەر کردەوە. ئێمە زۆر پێما باشە و هیوادارین کۆبوونەوەکە ئەو لیژنەیە بەردەوامی پێ بدرێت بۆی بە زووترین کات ئەو پەیڕەوەی کە دامان نابوو بۆ یەخستنەوە و کارمان لەسەر کرد و بە زووترین کاری لەسەر کرێ بۆی ئێمە بتوانین کۆمەڵێک کاری جدی هەیە وەکو هەردوو فراکسیۆن کاری لەسەرکەین وەکو یەک فراکسیۆنمان لێبێ بۆی ئێمە بتوانین یەکدەن و ڕنگ بین بۆ کارەکان و بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی لە چارچەوەی یاساکانە لە پەرلەمانی کوردستان. بڕیارێکی گرنگە چ لە ئاستی پارێزگای سلێمانی چ لە بەغدا و چ لە هەولێرەوە سنگ و قورسایی خۆی بێ ڕۆڵی سەرەکیە بێ لە گۆڕینی معادلەکە. بڕیاری یەکخستنی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لە کاتێکدایە کادرانی هەردوو لا دەڵێن ئەگەر ڕێکەوتنەکەی نێوانیان وەکو خۆی جێبەجێ بکرێت بەشێکی زۆر لە کێشە و قەیرانەکانی ئێستا چارەسەر دەکرێت و قۆناغێکی نوێژ لە ژیانی سیاسی حکومڕانی لە باشووری کوردستان دەست پێ دەکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.